وأوصاف تنتخب الرابط التنظيمي. كلبوها اللي قل دماغه يسم اگر روشك ندبين مرنك سرد بود بسم فرمي سقلت سوانم ديت اخواري بالاسم تاكو تاهنقا ودنيم لو اشقنا وريسم تاكو هنقا ودنيم تاهنقا ودنيم تاكو تاهنقا ودنيم لو اشقا ورا ريسم من ديواني تساوي توم توش نكي فرا بيسم لو تهيلت هدورم هر هاوري بعد وميسم آوات مرزار شي بتقرب لا ميسم او شو كلو مزرعة هلي رجم هويسم هندك هرم دهاتو مثالي فرا ميسم بوسر زمونا رمندان لقلاو فري ريسم بوسر زمونا رمندان لقلاو فري ريسم اما جاكي درچه هیچ کس ناگره فريسم ظلم برقي ناقرين شوب بوتي وادكين وابيدين وكافرين لقى الخلشي الرخوشي لقى من ناقرين حصناك مني غريب نصوت يملى خاطري يا اخوي انا مالبي بوسي من نادري قرطوا من ذي توام بود نمرم والعصري حاولي ارد الاسر جرم هتاقوي الرونا سريايا ديولين بولكم والشيف الأقادري شادي خطاب بزازي واساك الجراقري لقى الرفوار فاراني او رولي رعازري بجي بحر زميراني ان شاء الله قد نعمري بايدار بك اقراكو واساك الجراقري بيعوي وقتو يتلانيا صبايا دي عامري صبايا دي عامري شوخي وصولاش دماغي كردو مرز شنقو شوخي وصولاش دماغي كردو مرز شندو خواردو بو من بيس او رشي بالا برز قرصارو بارانم كان بطوبي ارز ارز تزدبالاي هلا قرم سن باسمانو ارز مستزواني هذا تونم بوم كابرز من عادة ما وايا قدنا ترسم بقرز مثل شي زركونا بابو تكم وعرز نشي ودكوي توا هركز بفري برز نشي ودكوي توا هركز بفري برز
خۆش و دەردەدارم دەردەکەم بێدەوایە بۆم باشی چاوجوانەکەن عەشی مێشی ڕەوایە خۆزگە لە دارەی دنیا و ئەفسۆڵە یارم وایە و دڵداری دیم نەدەکرد بەعایەت لە دنیایە ڕێگای مزگەوتێن لەگرت شتکە خانەی خودایە و ئێستاش خودابم ناتێ نیازی ئەو دڵم وایە و لە مەدرسەی عشقی تۆ هاتم پایە بە پایە پانیەی دەڵی کەلایە سەد بریانم دیوایە سیم بەسەرات خودایە لە دوایە و بێوەفایە لەبەرە و پۆشنەی دەبرم بەچۆ وەک دار خورمایە دەڕەوە خۆی دەلەنجێنێ هەر دەڵی ماکزیمایە ئاوەدار بێ ئازادی ڕێگاکەی بەوێلایە بژی ڕێکوار پاڵانی کەسی دەرەقەت نایە شادی خەتا بەزازی بۆی هاتوو بەسەر شایە پایەدار بێ کاگڕاکۆ بۆ کۆمارجی بارایە بۆ مامۆستا زریانی لەو قاقەزەی نووسرایە بژی بیلال قەمبەری بانەڵێ ناوم نایە ئازیارم بەخێر بێ پێم دەڵێ بێوەفایە شادی شوانە خەیاتی کوردی ڕوخنی دنیایە ڕەوەند کۆی دەدوێنم بانەڵێ ناوم نایە بژی ڕێوار پاڵانی ڕەوەز بەزاز لە دوایە شادی فەرەنگ یاخیە بێم زەڕەت بێ خودایە لەگەڵ شوانە خەیاتی کەسی دەرەقەت نایە پایەداری بێ کاکەوەشەک ئەو هایەن دەستوردایە لە خزمەتیدا هەمە سوێندە وەڵڵا و بیلایە لەگەڵ محەممەد کۆیمە بۆ شاد بێ ئەو وەستایە هەڵمە جوارم تەسوێرکە کامیری ڕاجیرایە پایەداری بێ کاکۆچەر ئۆرگ دبینە سەمایە سالار عەشری پێ دەکات بۆ سازە کارەبایە من عەمەی دەدوێنم بانەڵێ بێوەفایە هیمدادی بەخێر دێنم وەفیق نیایە برایە وەفیق نیایە برایە وەکسوات و ئێپیای بەدایمە بەدواد وێڵم وەکسوات و ئێپیای هەموو دڵمت وێران کرد هەر وەکو عەلی چمیای هێندە تا بەزرۆی تۆمە وەک عارەب لە بۆ کورمای وەک سەرخۆش و محتادان لە بۆ یەک پێکە بۆتگای وەک سەرخۆش و محتادان لە بۆ یەک پێکە بۆتگای لە خۆی دەفارێمەوە هەر دەکام تکاو دەزای تاکو ڕۆژێک پێت بگات ببینم لە باوەشمای تاکو ڕۆژێک پێت بگات ببینم لە باوەشمای لەوەگاو ڕۆژەم بینم لە دەستی یەکێتردای هەر بژی ئامانجیاخی هەر بژی ئامانجیاخی دەستایە قەوە وەستای یەکەمی بێرکابەری لە بەندی دەڵێ هەوای لە هەوای دەڵێ سەر کۆڵەمەی دەمرم سپیایە دەڵێ قەیماغا لەبەر سەر سینژی دەمرم هەڵڵێ ڕۆژ و باغا هەزار ماشەڵڵا جوانە دەڵێ کۆتری قەبلاغا سێ ڕۆژ دەبێنم نیوە بێسەر و بێسۆراغا هیچ لە ماڵێ دەرنایێ واز دەکەم ناساغا لەبەر سپیە نازانم بەینێکە لێم خاساغا لە بۆم نایەتە ژوانێ سەر مەکراوی وارساغا لە دووری بەشن و باڵای بەلای مەزەرگم داغا دەست هەڵناگرم لە باڵای پێمدەن هەزار خۆنداغا بۆ دەخوازی دەنێرم شێخ عومەر و عەلیاغا واکاوتە بۆ من بێ من بگەم بەو خۆناغا قیمەتی چاوی جوانی بەو چشتۆیە و سابلاغا ئەگەر ئەوەن دەشکەمە بۆکان و بۆخدەلاغا پیدای ناسی شەو بۆیێ یان واو لەگەڵ مەراغا پایەدار بێ کاکۆزان بۆ شادێ ئەو وزاغا شادی کاگەر دەلانی ئیشەڵڵا هەر لەشتاغا پایەدار بێ خودایە لەگەڵ دکتۆر سەفانی با پێم دەڵێ ئارچاغا لەگەڵ عازی ئارامی دانیشتون لەو قەراغا لە خزمەتیاندا هەمە پایەدار بێ ئیشەڵڵا پێک نەسێ ئەو وەزاغا پێک نەسێ ئەو خۆناغا لەگەڵ محەممەد کۆیمە باشی لێ دەکەماغا دەڵێ دەماچەی کۆڵا دایمەن لەسەر دەراغا دایمەن لەسەر دەراغا Teşekkür ederim.